سۆنی ڕێکخراوەکان هەمیشە لەم ڕۆژەدا یادی ئەم ڕۆژی دادپەروەری جیهانی دەکەینەوە. هەر لەم ڕۆژەشدا وەکو فیدراسیۆنی ئەو ڕێکخراوانە پەیاممان هەیە لەوەی کە ئەو پەیامە لەوانەیە ئێمە هەموو ساڵێک جەختمان لێ کردوتەوە لەوەی کە عێراق ببێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی واژۆی ئیتفاقی ڕۆما بکە. پێداگیری ئێمە لەوەدایە کە بەڕاستی ئێمە لەبەرەوەی وەکو میلەتی کورد ڕوبەڕووی جینۆساید بووینەوە، هەمیشەش مەترسی جینۆسایدمان لەسەرە. بۆیە پێداگیری ئێمە لەوەیە بەبێ بوونی عێراق لە ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی هەموو ئەو کێسانێک کە دەمانوێت بە ئاراستەی بە جینۆساید ناسینی دۆزی ئەنفال هەڵەبجە ڕاگواستن بڕوا بەبێەوەی عێراق واژووی ڕێکەوتنامەی ڕۆپا بکە، بەڕاستی هەوڵ و تێکۆشانی ئێمە بەرهەم ناگرێ. بۆیە وەکو ڕێکخراوەکان ئەم ڕۆژ جارێکی تر پەیاممان هەیە، ئەو پەیامە ئاراستی حکوومەتی هەرێم و عێراق دەکەینەوە بۆی کە عێراق ببێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی. ئەو پەیامە لە ڕێگەی وتارێک بە ناوی فراکسیۆنەکان هاوڕێ نەهرۆ ئەڵایی بۆتان دەخوێنێتەوە. سوپاستان دەکەین. زۆر سپاس. لە یادی 33 ساڵەی دادپەروەری جیهانیدا پەیماننامەی ڕۆما کە 23 ساڵ لەمەوبەر و لە 1998 بڕیاری لەسەر دراوە تا ئێستا چەندین جار هەموار کراوەتەوە و 19 ساڵ لەمەو پێش و لە یۆلی 2002ەوە دەستی بەکارکردووە و 123 دەوڵەت پەسەندی بەیاننامەکە و پەیماننامەکە و دادگاکەیان کردووە و هەنووکە ئەندامن تیایدا. هەروەها 139 وڵات واژۆیان لەسەر کردووە. عێراق لە بەرواری 15/2/2005 بەو ڕێکەوتنە پەیوەست بووە، بەڵام بێ هیچ ڕوونکردنەوەیەک دوای 2 هەفتە پاشەکشەی لێ کرد. 19 ساڵ لەم دادگایە، ئەم دادگایە بە هەموو کەم و کوڕیەکانیەوە و ئەو ڕخنانەی لێی گیراوە بۆتە بربەستێک تا ڕادەیەک هەست پێکرا و لە بەردەم ئەنجامدانی تاوانە زەقەکان و تا ڕادەیەک کەمکردنەوەی. ئێمە زیاتر لە 16 ساڵە بێ پسانەوە کار بۆ بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی دەکەین. لە یادی 23 ساڵەی بڕیاری پێکەنانی دادگاکە و 19 ساڵەی دەست بەکاربوونی ئەو دادگایە و ڕۆژی دادپەروەری جیهانی وەک گەلی کوردستان بە هەموو پێکاتەکانیەوە لە هەموو گەلانی دیکە زیاتر پێویستمان بە دادگایەکی جیهانی وا هەیە و داواکاری. حکوومەتی هەرێمی کوردستان فشار بخاتە سەر حکوومەتی ناوەندی بۆ ئەوەی پەیماننامەی ڕۆما واژۆ بکات و ببێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی بۆ ئەوەی نیازپاچی خۆی لە ڕێگەی بە ئەندامبوونیەوە لە دادگاکە بۆ پێکەنانی ئەم وڵاتەی مەڵبەندی جینۆساید ڕادەگەنێ کە دش بە دووبارەبوونەوە و تاوانەکانی ڕابردووە کە بەسەر گەلەکەمان داهاتووە: هەڵەبجە، ئەنفال، بارزانی، فەیلی، تەعریب، قەڵاتزێ، مووسڵ، شەنگار، سمێل، پردێ، دووس، پەلکانە، شەبەک و کاکەی و هەتا دوای. داوا لە دەسەڵاتدارانی کورد دەکەین داواکاری بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی بکەنە یەک لە داواکاریەکانی خەڵکی کوردستان لە دانەستانەکانیان لەگەڵ حکوومەتی ناوەندی بەغدا لەگەڵ لایەنە عێراقیەکان و سازشی لەسەر نەکەن. داواکارین حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی کورد لە ڕۆژئاوای کوردستان هاوکاری دادگای تاوانی نێودەوڵەتی بکەن لە دانی زانیاری لەسەر ئەو چەکدارانەی داعش کە ناسنامەی وڵاتانی ئەندامیان هەیە، هەروەها دیلەکانی جەنگ ئەوانەی هەمان پێناسەیان هەیە بەتایبەت بڕیار بەدەستانیان تەسلیم بە دادگای ناوبراو بکەن بۆ دادگاییکردنیان. مخابن لەم ڕۆوە هیچ دەست پێشخەریەک و هاوکاریەک نەبیندراوە، ئەمەش جێگای ڕەخنە و نیگەرانیە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەو تۆمەتبارانەی هاوڵاتی کوردستان و تاوانی گەورەی نێونەتەوەییان ئەنجام داوە یان بەشداریان تێدا کردووە دادگایی بکات و ناویان بداتە پۆلیسی ئینتەرپۆل بۆ دەستگیرکردنی هەڵاتوەکانیان، نمونەی 258 تۆمەتباری ئەنفال. حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لە هیچ کەسێک نەکات لە هەرێمی کوردستان کە لەلایەن دادگای تاوانی نێودەوڵەتیەوە بان کرابێت لە کاتی سەردانیکردنیان دەستگیریان بکات و تەسلیم بە دادگای ناوبراویان بکات. هەرێمی کوردستان نابێ پێشوازی لە هیچ کەسێک بکات کە تاوانە مەزنەکانی ئەنجام دابێت
یان هاوبەشیان کردبێ یا هانیاندا بێ یا خود بانگەشەی بۆ بکات سەر بەچنەتەوە وڵاتێک بێتن و هەر پۆستێکیشی هەبێت لەم پەیوەندە پشکنینی وردە لەگەڵ پەنابەران بکرێت بە پێی ڕاگەیاندەکانی کوردستان بۆتە پەناگەی تاوانبارانی تاوانە مەزنەکانی ڕژێمی ڕووخاوی پێشووی عێراق ئەمەش بەشداریکردنە لە تاواندا هەر کەس و لایەنێک لە کوردستانەوە ڕێکلام بۆ داعش و بیری داعش بکات پێویستە بە تاوانی هاریکاری تیرۆری هاوبەشی لە جینۆسایدی دادگایی بکرێت لە هەر پێگە و جێگە و ڕێگەیەکدا بێت نوێنەرانی کورد و دیموکراسخوازان لە حکوومەتی ناوەندی و پەرلەمانی عێراق پێشوازی لە هیچ داواکراوێکی دادگای تاوانی نێودەوڵەتی نەکەن یاخود سەردانی وڵاتەکانیان نەکەن با بەهانەی پەیوەندی دیبلۆماسیەوە هەر کەس و لایەنێک نکۆڵی لە جینۆسایدی ئێزیدی و کریستان و پێکاتەکانی دیکە بکات یاخود قوربانیەکانیان بە شەهید نەزانێت پێویستە سزا بدرێت و ئینکاریکردنی تاوانەکانی جینۆساید وەک تاوان سیر بکرێت و لە هەرێمی کوردستان و پێویستە بە پەلا یاسای تایبەتی بۆ دەربچێت پێویستە هەمووان کار بکەین بۆ دۆزینەوەی بڕیار بەدەستان و تاوانبارانی داعش و گروپە تیرۆریستیەکان لە وڵاتەکانیان و سکاڵایان لەسەر تۆمار بکەین یاخود ناوەکانیان و شوێنی ژیانیان بدەینە دادگای تاوانی نێودەوڵەتی ڕێکخراوە جیهانیەکان و پۆلیسی تاوانی جەنگی وڵاتان و هاوکاری ئەو ناوەندانە بکەین لە هەوڵی دۆزینەوە و دادگایکردنیان لەو بارەیەوە دوایین بڕیاری هەریەک لە پەرلەمانی هۆڵەندا و بەلجیکا لە بەجینۆساید ناسینی تاوانی کۆمەڵکوژی ئێزیدیەکان بەرز دەنرخێنین و هیوادارین ئەم وڵاتانە و وڵاتانی دیکەش تاوانی ئەنفال و هەڵەبجەش بە جینۆساید بناسێنن تۆڕی هاوپەیمانی ڕێکخراوە کوردستانیەکان لە پێناو دادگای تاوانی نێودەوڵەتی